بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە توێژێکی گرنگی کۆمەڵکە دەگەین کە ئەوانیش توێژی هەژارەکانن کە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ماوەی 10 ساڵە موچەکانیانی بڕیوە بە پاساویەوەی کە لە نێو ئەماندا لە نێو لیستەکانیاندا کەسانێکن کە مستحق نین موچیان پێ بدرێت ناکەونە ژێر ئەو یاسایانەی کە چاودێری کۆمەڵایەتی دەیانگرێتەوە بەڵام ماوەی 10 ساڵە موچەکانیان بڕدراوە هێشتا ئەم کەیسیان یەکلایی نەبووتەوە یعنی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە باتی دەست بەرێت بۆ ئەو تاڵانی کە لە خاڵە سنووریەکان و لە نەوت دەکرێ و ئەو هەموو زەویوزارەی کە بەتاڵان ئەفرۆشرێ لە شار و شۆچکانی هەرێم هاتۆ دەستی بردۆ بۆ موچەی تاک یان خێزانی هەژار کە لە چاودێری کۆمەڵایەتی هەیەنە بابزانین بە ژمارەکەمان زانیارەکانی چی لە خۆی گرتووە بابزانین ئەو کەسانی کە لە چاودێری کۆمەڵایەتی موچە وەردەگرن چێگرێتەوە ئەو ژنانەی لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە بڕێک پارەیان پێدرێت ئەو ژنانەی هاوسەرەکانیان لە زیندانە و حکم دراون بۆ ماوەی چەند ساڵێک منداڵانی بێباوک هەروەها کچانی تەمەندارواتە و کچانی کە زەواجیان نەکردو و تەمەنیان هەڵکشاوە هەروەها بە ساڵاتچوان لەگەڵ نەخۆشانی درێژخایەن کە بۆنە نەخۆشانی شێرپەنجە و شەکرە و کۆمەڵک نەخۆشی دیکە کە ئەیانتوانی تەنها بەشێکی کەم لەو هاوکاریە لەو موچەی کەوریان نەگر لە چاودێری کۆمەڵایەتی بیدن بە دەرزی و دەرمان و پێداویستیە پزیشکەکانیان بەڵام 10 ساڵە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەسەڵاتی کوردی موچەی ئەم توێژانەی بڕیوە باش طبعاً لە ساڵی 2016 گوتم موچەکانیان بڕاوە ئەوانەی کە سوودمەند بوون لە هەرێمی کوردستان 88,000 کەسن جاییان لە ناو خێزانێکان چەند کەسن یان وەکو تاک بەشدارن بودجەی مانگانەی ئەم 88,000 کەسە تەنها 13 ملیار دینارە لە کاتێکدا ئێمە دەزانین کە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان لە نێوان 350 بۆ 400 ملیار دینارە بەڵام مانگانە 13 ملیاری بۆ چینی هەژار و کەم دەرامەتەکان حکومەت ماوەی 10 ساڵە ئەم پارەی نەدا و بڕیوەتی کە هەر یەکێک لەمانەش موچەکەی تەنها 150,000 دینارە نەک موچەیەکی گەورەی ملیۆنی تا بڵێ بۆیان نادرێت باش ئەو خێزانانەی لە ئێستادا پێویستیانە کە لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی موچەیەک وەربگرن هاوکاریە وەربگرن 200,000 کەسن یعنی ئەمانە لە میانی خێزان یان تاکێک 200,000 کەسن کە دەبێت موچەی با بڵێن چاودێری کۆمەڵایەتی وەربگرن باشە بابزانین چاودێری کۆمەڵایەتی لە عێراق چۆنە تەمان بەپێی یاسا ڕێکخراوە ژمارەی سوودمەندان لەوێ 7 ملیۆن کەسە ئەو چینانەی باسم کردن لە سەرەتایە لەوێ 7 ملیۆن کەس لەو چینانە لە چاودێری کۆمەڵایەتی مانگانە هاوکاریەک وەرەگرن لە کاتێکدا موچەکانیان کەمترینیان 105,000 دینارە تاکو 420,000 دیناریش ئەچێ لە تاکە کەسێکەوە کە موچەیە وەگرێ بۆ خێزانێکی چەند کەسی کە ژمارەی خێزانەکە زیاد لە 2 کەس بێ موچەکەیان دەگاتە نزیکەی 420,000 دینار کە نەبڕاوە بێگومان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم وەک خۆی پارەکەی لێبڕیون لە بەغداش هەوڵی نەداوە کە با بڵێن ئەوانەی لێرە لە ژێر ڕێعایی ئیجتیماعین چاودێری کۆمەڵایەتین مافوی امتیازات وەکو بەغدا بەدەست بێن و هەوڵی جددی نەداوە بەڕاستی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەیەوێت لە بەغدا لە ماوەی 4 ساڵی ئایندەدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ چاکردنی دۆخی کەم دەرامەتان بکات لە ڕێگەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کەوتمان لە ینی کەمترین هاوکاری یان موچیان لە عێراق 105,000 تاوەکو 420,000 دینار دەڕوات ئەوەی لە بەشماری ئەم جاردا باسمان کرد ئەو زوڵمە بوو کە دەسەڵاتی کوردی حکوومەت لە چینی هەژاری دەکات لە هەرێمی کوردستان کە ماوەی 10 ساڵە بە بیانووی جیاواز و نابەجێ موچەکانیانی بڕیوە.